سێبەکاری گەلی وقوقای بۆ ئەندازیارانی شاری سلێمانی و بێگومان هەموو وڵات پێشکەشی شارەوانی سلێمانیمان کرد و بێگومان ئێمە وشەی کە کردمان بە هەماهەنگی بوو لەگەڵ بەڕێزان سەرۆکایەتی شارەوانی و دوو ئیشیشمان کرد لە دەربارەی ئینڤێستیگەیشن بۆ خەڵک و هەروەها پارکی هەواری شار و دەستی بیانە بێ و دیدارەکانمان کێشەیەکیان هەبوو هەندێک دار و هەندێک بابڵێت ئینەکانیان ئەوەی کە ئەو دیستریبیوتەری ئاوەکانیان کێشیان هەبوو توانیمان لە ڕێگەی چەند پرۆژێکەوە یارمەتیان بێ و دوو پرۆژێ تریشمان هەبوو کە بەردەوامی لە ئیش لەسەری دەکەین کە ئەمیش بریتێ لە پرۆژەی دەوڵەتکردنی خانووەکان و هەروەها پرۆژەی دروستکردنی ماستەرپلانێکی پاسکرد بۆ زانکۆی سلێمانی بەڕاستی ئەم دوو پرۆژەیە لە سەرەتایدا پەیوەندی سێتیدا بۆ ئێمە بە بەردەوامی ئیشی لەسەر دەکەین. یەکەم کرایتێریا یەکەم معیار یەکەم پێوەر کە داماننا بۆ ئەوەی بزانین چییە خانووەکان ئەوە بووکەوە خانووەکان کۆن بوون. ڕقەمێکمان دانا کە 1960 هەچ خانووێک حازەتر بووین لە 1960 ئێمە دۆکیومنتمان نەکردووە. ئەوەمان دۆکیومنت کردبوو کە لە 1960 بەرەو سەرە. لە معیارێکی کە لە پێوەرێکی کە ئەوەمان بەوە داناوە کە تەنها ئەو خانووە دۆکیومنتەکەی کە هەن واتە ئەو خانوانەی کە نین چونکە ژمارەیەکی زۆر خانوومان هەیە کە نییە ئاسارەکەی ماوە لەوانەیە بتوانێت لە کاتێکا دۆکیومنت بکرێت ئەوانەمان نەکردووە. یعنی ئەم خانوانە بەداخەوە مجموعەیەکی زۆر خانووە تێکچووە کەمێکی ماوە و کەمێکی نەماوە ئەوانە لەم مەرحەلە ئێمە نەمانتوانیەوە بکەین یان نەمان کردووە. خاڵێکی کەیان پێوەرێکی کە ئەوەیەکەوە ئەبێ ئەم بینایانە یان ئەم پلۆتانی کە ئێمە ئەیکەین قیمەتێکی مەعماری هەبێت. ئەگەر قیمەتی مەعماری بێت کە هیچ ناکات ئێمە کاتی تا سەرکرد. لەبەرەوە تەنها ئەوانەمان کردووەکەوە ڤالیوەکە قیمەتێکی مەعماریان هەیە. ئەبێ ئەم خانوانە لە پێوەرێکی کە نەگۆڕابن. بەڕێز کاک ئازاد سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. بەڕێز نوێنەری داواکاری گشتی ئەگەر بینەران بەڕێز کاک ئاوات محەممەد غەفور قایمقامەتی بە سلێمانی.